ژیانی کرێکارین لە خراپەوە بەرەو خراپتر بردو و کرێکارانی کوردستان لەم ڕۆژە گرنگەدا یادی کارەساتیەکی ئایا لەژێر ڕێنمایی تەندروستی دەکەینەوە. ڕای دەگەین سازت لەسەر دەوا و داخوازی و مافەڕەواکانتان ناکەین، بە تەواوی توانامانەوە هەوڵ دەدەین بۆ دەستەبەری ژیانێکی شایستە بۆ کرێکاران و خانەوادەکانیان. داوا لە پەرلەمان و حکوومەتی هەرێم دەکەین بە زووی لە بەرژەوەندی کرێکانی یاسای کاری ژمارە 70 ساڵی 1970 و یاسای ژمارە 90 ساڵی 1970 خانشین دەستەبەری کۆمەڵاتی هەموار بکاتەوە کە ڕەچاوی پاراستنی گیان و بژێوی ژیانی شایستە بۆ کرێکاران لە بەرچاو بگیرێت و داوا لە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی دەکەین بە ئەرکی سەرشانی خۆی هەڵسێ لە بەلێپێچینەوە یاسایی لەو خاوەنکارانی لە شوێن و ناوەندەکانی کار بایەخ بە سەلامەتی و تەندروستی و پیشەیی نادات لە دامینکردنی پێویستەکانی کرێکاران بە پێی جۆری پیشەکەیان. لە ڕووی سەلامەتی کار خۆتانزان کارەکان بە تایبەتی خاوەنکارەکان بەرژەوەندی خۆیان زیاتر لا گرنگە تا کرێکار. ئێمەش بە پێوەی کە کرێکاران لە ئێمە بە تایبەتی زۆربەی کرێکاران نەبوونەتە ئەندام و ئاگاداری زۆر جار ئاگاداری ژیان و کاری ئەوانش نابین، بەڵام بەپێی گشتی لە سەر کارەکانیان بە تایبەتی یان لە ڕووی دامینکردنی سەلامەتی کارۆ لە ڕێژەیەکی زۆر خراپە.